دوای لە دەستدانی بەهای دیناری عراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی نرخی کاڵا و شتومەک لە بازاڕەکانی هێرێم بەرزبوونەوەیان بەخۆیانەوە بینی. ئەم ناجێگیریە لە نرخی دراویش کاریگەری لەسەر فرۆشیاران و هاوڵاتیان هێرێمی کوردستان کرد. مثلا گۆشت هێستا حالیان حسابی 1000 دینار زیاتری بکە لە کیلۆی هاتە سەرێ. یعنی پێشتر مەسەن ئەگەر گۆشتێک کیلۆی بە 12 بوو ئێستا بوویتە 13. ئەگەر بە 10 بوو بوویتە 11. یعنی 1000 دینار زیاتر هاتە سەرێ کیلۆی گۆشتی. دۆلار یعنی بەڕاستی زۆر بەرز بوویتەوە، بازارە ڕاگرتیە، کەسابەت نەمایە، هەموو شتە گران بووە. ئەگە ئەو دۆلارە دابەزی بێگومان تشیشدا دەبەزی. بەس ئێستا دەچی هەر شتێک دەکرد کابرا دەرێکا کە دۆلار گران بوو. دۆلار تەئسیری لە هەموو شتێکی کردی. تەنها ئەو کەلوپەلانەی لە دەرەوە هاوردە دەکرێت نرخەکانیان بەرز نەبووتەوە، بەڵکو تەواوی پێداویستیەکان لە بازاڕەکان نرخەکانیان بەڕێژەیەکی بەرچاو ڕووی لاڵکشان کردووە. هاوڵاتیان داواکارن لایەنی پەیوەنددار چاودێری بازاڕەکان بکاتن و سزای ئەوانە بدات کە سەرپێچی دەکەن. تۆ بچۆ بچووکترین شت بکڕە لە دوکانێ کابرا حاسیبەکەی دەرێنێ لێدا حساوی 150,000ەکە. تۆ 121,000 لەکوێ، 122,000 لەکوێ، 151,000 لەکوێ کاک. بەڵێ تاسیرەکە زۆریش تاسیری کردووە، یعنی بە عام خەڵک زەرەری کردووە. کەس عشای ناکرێت، برنج گران بووە، ڕوون گران بووە، ماقول نییە بەخوای چش گران بی. لازمە وەلاقە بشێتەوە. تاسیری زۆرە بەخوای. بازار نما. لە ڕابردوو 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر 122,000 دیناری عراقی کڕین و فرۆشتنی پێدەکرا، بەڵام ئێستا 100 دۆلاری ئەمریکی 150,000 دیناری تێپەڕاندووە و ئەو هەڵکشانە ژوای کرد بچووکترین شتومەک و کاڵا تا گەورەترین پێداویستی لە بازاڕەکان نرخەکانیان بەرز ببێتەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.